محەممەد کیانی چاودێری سیاسی لە باشووری کوردستان گفتوگۆی زیاتر دەکەین. کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین بۆچی تورکیا چاوی بڕیوەتە کانتۆنی عەفرین، یاخود دەکرێت بپرسین کە استراتیژێتی تورکیا لە هێرشکردنە سەر عەفرین و ڕۆژئاوی کوردستان دەتوانین بڵێن لەم کات و ساتەدا خۆی لە چیا بینێتەوە؟ بەڵێ سوپاس بۆ تو بۆ بینەرانیش. ئەوەی ڕاستی بێ مەرامی تورکیا ئەوەیە کە هیچ ستاتیۆیەکی کورد نەبێت، هیچ قەوارەیەکی کورد نەبێت، کورد لە هیچ جێیەک مافی نەبێت. ڕاستی مەسەلەیەکی کەس لە پاش ئەوە و مەسەلەوە هەیە کە ئەوەیە کورد تورکیا دەوێت ڕۆڵی هەبێت لە سووریا. لە هەموو ناوچەکانی دیکەوە هجومی کردبوو تەدەخلی کرد لە سووریا، بەڵام پاشە کشەیان پێکرد. حتا لە ئەدلی بژی ئێستاکە گەمەیەکە بەڕێوە دەچێت. بەڵام وەکو وجودی کورد لە عەفرین و لە ناوچەکانی دیکەش بەعام وەک بە وجودێکی زەعیف ێزانێ، ینی بە نقطە زۆعفێک ێزانێ دەیەوێت لەو خاڵەوە بچێتە ژوورەوە بە ناوی ئەوەی کە شەڕی پێداکە کە بچێتە عەفرین نایەتە دەرەوە، دەیەوێت ڕۆڵی هەبێ لە داهاتووی سووریا. بەڵام پێم وابی خەیاڵی خاوە لەبەر ئەوەی گەلی کورد لە سووریا ئیمڕۆکە نییە کە خۆی ئامادە کردەوە، چەندین ساڵە خۆی ئامادە دەکات و دەزانن کە ئەو هێرشەی تورکیا هەر ڕوو دەدا. بۆیە ئەوان پشت بە ئەستورن بە خۆیان بە هێزی بەرگری خۆیان بەو ئەزمونەی کە هەیەە لە شەڕا، بەو شێوەی کە شەروانەکانیان پێتەدریب کردووە، ئەوانە هەمووی نقطەی ئەساسینە و لەگەر ئەوەشە بەڕاستی پەیەدە توانێتی ئیرادە دروستکە لە لای تاک و لە لای کۆمەڵگای کوردی لە کوردستانی ڕۆژاوە. بەڵام دکتۆر بوونی ئیرادە دەبێتە هۆی تێکشکانی دکتۆر وڵاتی تورکیا و هێزی سەربازی وڵاتی تورکیا یەکێکە لە وڵاتانی کە لە ناتۆ بە سێم هێزی ناتۆ دانرێ لە ڕووی چەک و تفاق و لایەنی سەربازی و تەکنیکی سەربازیەوە دوای ئەوەی کە ئەمریکا ینی لە دوای بڕیارێکی کۆشکی سپی ئەمریکا بۆ دروستکردنی هێزێکی 30,000 کەسی لە ڕۆژاوی کوردستان و دەستنیشانکردنی هێزەکانی سووریای دیموکرات وەک پێکهاتەی سەرەکی و هێزە. ڕاستەوخۆ وڵاتی تورکیا هەڕەشەکانی لەبارەی ڕۆژئاوا و عەفرین بردە قۆناغی کرداریەوە. ئایا هێرشەکەی تورکیا لێدان نییە لە پرۆژەکەی ئەمریکا؟ ئەگەر لێدانە لەو پرۆژەیە بۆچی ئەمریکا لە ئێستادا بێدەنگی هەڵبژاردووە؟ بەڵێ من باسم کردوتمەوە گەمێکە لە ئەدلیب لە بینی ئەدلیب و وەکو برێ گۆڕانکە گۆڕینەوەی ڕۆڵە لە بینی ئەدلیب و لە بینی عەفرینە. تورکیا بێتە عەفرینەوە، ئەدلیب تەسلیمی ڕژێمی سووریا بکرێتەوە. سووریا رووسیا دەوێت بەو گەمەیە بتوانێت باشترین خزمەتی استراتیزیەکەی خۆی بکە کەمانەوەیە لە سووریا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەوانە بۆ سووریا مهمن. لە لایەکی دیکەشەوە ناوێت ئەمریکا ڕۆڵی هەبێ لە سووریا لە داهاتووی سووریا یان مانەوەشی لە سووریا، لەبەرەوەی مانەوەی سووریا لە یێدانی قەواعیدی نفوزی رووسایە لەو ناوچەیە. ئەوە لەلایەکەوە. بەڵام من پێم وابی رووسیا ئەوە بە باش دەزانێت هەرچەندە شتێکی نائەخلاقی کردووە. ئەوە شتێکی نائەخلاقیە کە ڕێگە برێن گلۆپی سەوزی هەڵ کردووە بۆ تورکیا تەدەخل بکات و بۆ عەفرین. بەڵام لەگەر ئەوەشە ئەو چاک دەزانێت کە هێزی بەرگری یەپەگای و هێزی دیموکراتی سووریا دەتوانن بەرگری بکەن و دەتوانن تورکیاش بشێنن. ئەوە قەناعەت من پێماوی دەیەوێت تورکیای برتە مستەنقاعێکەوە کە لێی دەرنەچێت بۆ ئەوەی برین درچی ئەو هێزە گەورەی کە پێی دەڵێن گەورەترین هێزی ناتۆ باشترین پرچەکترین هێزە
ئەو هێزێ بشکێنێت کە بشکێنێت ئەو دەم زەعیفکردنی تورکیایە کە زەعیفکردنی تورکیا ئیستراتیجیەتی رووسیا لەو ناوچەیە باشتر دەچێتە پێش فەرموو. بەڵام وەڵامی پرسیارەکەم وەرنەگرتەوە ئەی کەوایە استراتیژێتی ئەمە رووسیایە بۆچی ئەمریکا بێدەنگە؟ بێدەنگی ئەمریکا بەڕاستی ئەوی شتێکی ناڕاستە نائەخلاقیە لەبەرەوەی ئەمریکا ئەگەر تەعامل لەگەڵ هێزی پەیداکە لەگە یەپەگەیە لایەکەوە نابێت لە لایەکانی دیکەش ئیهمالی بکە نابێت کە لەشکر کێشی دەکرێتە سەر بێدەنگ بێ لەبەر ئەوەی لێدانی ئەوەیە من بە قەناعەتی من تورکیا نەکتەنها ئەوە دەیەوێت هێزە برێن تیرۆریستەکانیش بژێنێتەوە ئەوە نووسڕی لەگەرە ئەوە جەیشی شامی لێسەرە فەیلەقی شامی لەگەرە ئەوە ناوی پاژماوەی قاعیدەنە ئەو پاژماوانەی قاعیدە تەبعاً بەو شێوە کار ناکەن کە تورکیا دەیەوێت بەو شێوە کارەکەن و بەو شێوە هەر ئەوسوکەوتەکەن کە لەگە تموحاتی قاعیدەیە بگونجێت بەڵام ئەمریکا وەکو ئەوێک مشکلێکی دیکەیە کە على ئەساس حلفێکی استراتیجی هەیە لەگەڵ تورکیایە ناوێت علاقاتی خۆی و تورکیا تێک بدات بەڵام بە قەناعەتی من تورکیا دەیەوێت استراتیجیەتی ئەمریکا نەکە تەنها لە سووریا لە هەموو شەرق ئەوسەد تێک بشکێنێ حتا لە عێراقیش و لە ناوچەکانی دیکەش ڕاستی ئێستاکە بینین تورکیا بۆتە منافسی ئەمریکا بەڵام ئەمریکا نازان بۆ خۆی جێلەکە لەو حەقیقەتە کاوەتە لە سۆمال و قەواعید دانێت چێتە ئەفریقا قەواعید دانێ لە ئەبوزەبی قەواعیدی دانایە ئەوانە هەمووی ئەوەیە کە تورکیا تموحێکی گەورەتریەیە ئەو دوڕۆڵە ببینێتەوە کە لە دەستی داوە لە زمانی عوسمانیەت زۆر باشە ئەمریکا ناوێ هێشتانەکە بکەوێتە مواجهەوە. بەڵێ ئەوترێت کە ناتۆش جگە لەوەی کە بەڕێزت باست کرد کە رووسیا استراتیژێتێکی هەیە ئەویش گۆڕینەوەی ئیدلیبە لەگەڵ ئافرین لەگەڵ تورکیایە بۆ ئەوەی استراتیژیەکەی بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام دەژوترێت کە ناتۆش گڵۆپی سەوزی بۆ تورکیا هەڵ کردووە تا چەند ئەمە ڕاستە؟ طبعا ڕاستە ئێمە نابێ ئەوە بشارینەوە لەبەر ئەوەی بەو شێوەی کە ئەمریکا قسەی کرد کە ئەمریکا کە سەرکردایەتی ناتۆ دەکات دەڵێ ئەو ناوچانە ئێمە لەوێنی ناکەوێتە بەرنفوزی ئێمە ئەوە معنای ئەوەیە کە گلۆپی سەوزی بۆ تورکیا هەر کردووە من نارم لە خۆشی یاری کردووە بەڵام لەبارەی ئەوەی ئەو ئیسرارەی کە ئۆردۆغان هەیەی ئۆردۆغان ڕاستی سیاسەتێکی پەیڕەو کردیە هەر لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەموو شکست بووە تەنها دەیەوێت یەک سەرکەوتن بەدەست بێنێت ئەویش لە دژی کوردایە یەک سەرکەوتنینە بە دژی پارتی کاو ڕیفەرەندەمەی کرد توانیان بەڕاستی تەحجیمی تموحاتی کورد بکەن لە عێراقا کورد بشێنن لە عێراقا تووشی ئەو شکستە بوو ئەوان بەڵام بە هەمان خەیاڵ ئەچنە ڕۆژاوە نازانن ڕۆژاوە هێزێکی جددی لێیە ڕاستی تەنها ئەوی حەسمی نەتیجەی نهاییەکە لە حربا تەنها سلاح نییە ئیرادەیە ئەمن بە قەناعەتی من ئیرادە ئەو کە لە خوێن و گۆشتایە ئەو خوێن و گۆشتە ئەتوانێت مقاومەی هەموو ئاگر و ئاسنێک بکات ئەو خوێن و گۆشتەش لە ناو پەیەدە هەیەی ئەو خوێن و گۆشتەی پەروەردە کردووە بەڵام مەسەلەی ناتۆ ئەلێریا ناتۆ ئەوەیە کە نانەوێ ئەمریکا نانەوێت تورکیا بتۆرێنن لەبەرەوەی تورکیا قدرەتێکی هەیە کە زیاتر مشکلە بۆ ئەوروپا بنێرێتەوە زیاتر لازی بنێرێ زیاتر تێرۆریست بنێرێ ئێمە بینیمان هەموو مەرزەکانی سووریا کراوەتەوە بەڕووی تورکیایە کە دەیانەوێت ئەوانەی تێرۆریستەکانی دەوڵەتەکانی دیکەی کە لە سووریا بوون ئەو تێرۆریستانە لە ڕێگەی دەیانویست لە ڕێگەی تورکیاوە بگەڕنەوە بۆ دەوڵەتەکانی خۆیانە کە یەپەگە زۆری لەوانە گرتووە و تەسلیم دەوڵەتەکانی کردنەوە ئەمن بە قەناعەتی من ئەو سیاسەتەی ئەوانیش هەر شکست دێنێ. دکتۆر باسی تێرۆریستە کرد هێشتا سووریا لەژێر هەڕەشە و مەترسی گروپە تیرۆریستیەکاندایە ئەنجامدانی هێرشێکی لەو شێوەی سوپای تورکیا لەم کاتەدا تا چەند بە قازانجی ئەو گروپانە وەکو داعش وەکو گروپەکانی دیکە دەشکێتەوە؟
وڵی ڕاستی من بە قەناعەتی من لە عێراقیشە ئایا بە قاعیدە بێیان برێم داعش بێیان نەوعێکی دیکە لە تێرۆریزم بێ سەرهەر دەداتەوە دەبینی تەقینەوەکانی بەغدا زۆر بوونە جوولەیان زۆر بۆ لە ناوچەکانی کەرکووکە ئەوە چەند عاملێکەنە کە مساعدن بۆ ئەوەی ئەو گروپە تێرۆریستانە خۆیان بگرنەوە یەک هەتا ئێستاش نەفت فرۆشیان هەیە هەتا ئێستاش پشتگیریان هەیە لە ناو عێراقیش و لە دەرەوەی عێراقیش کە تورکیا یەک لە پشتگیریەکانیانن لە عێراقیشە پشتگیری تەواویان هەیە لە هەندێک هێز و لایەنەوە ئەوانە ئەبێتە هۆی ئەوەی دیسان دروستکردنەوەی تێرۆریزم هەم لە سووریاش و هەم لە عێراقیش من بەڕاستی ئەوەی دەمەوێت بیڵێم ئەوەیە پێم مابی پەیەدا غەڕەتێکی استراتیژی گەورەی کرد کە ڕقەی گرتەوە یا زیاتر ڕۆیشت داعشی لەو ناوچانە دەرکرد داعش بماباوە هەموو دەمێک زەمانەتێک بوو بۆ ئەوەی کە ئەمریکا نەتوانێت ئەو گەمەیە ئێستا دایکە ئەو دەمبی کردبایە لەبەرەوەی کاتێک تورکیا ویستی هجومیدا عەفرین بکە لە کاتێکە کە پەیەدا باسی ئەوەی کرد کە هێزەکانیان دەجوولێنن بۆ عەفرین و واز لە ڕەقە دێنن ئەمریکا توانی تورکیا ڕابگرێ دەبایە بەڕاستی پەیەدا لەوە استراتیجیتر بیری بکردباوە کە مانەوەی داعش لە هەندێک جێە لە بەرژەوەندی ئەوانە نەک پێش بڕچێ بکە لەوەی کە دەریان کات لە دکتۆر ئەمەوێ پێشبینیەکانی بەڕێزت بزانم کە شەڕی عەفرین چۆن کۆتایی دێت ئایا داهاتوو شەڕەکە باڵانسی کام لەو هێزانە بەهێز دەکات سوپای تورکیایان شەڕڤانانی یەپەگە و ئەزمموی ڕۆژ ئاوای کوردستان ئێمە کۆبانیمان بینی کۆبانێ بەڕاستی بۆ ئەوەی کە کورد جارێ دیکە بە دنیا برێک کە کورد زندووە کورد ملەتێکە ساحب ئیرادەیە کورد ئەتوانێت بەرگری بکە لە عەفرینیشە ئیسپات دەکرێت کە ئەو دەستکەوتانەی کە کورد بەدەستی هێناوە دەبنە دەستکەوتی کۆنکریتی هێزی تورکیا دەشتێت بەڵام ڕەنگە زەرەرێکی زۆر بدرێت ئەگەر خاستە ئەگە جەیشێکی زۆر بێتە ژوورەوە بەڵام وابزانم تورکیا استراتیجێتی تورکیاوەیە لێرایە دەوێت هێزە سووریەکان ئەو برێن ئەو هێزە عەمیلەکانی سووریا بەکار بێنێت لەو شەڕەیە نەک بە خۆی بچێتە ناو شەڕەوە لەبەر ئەوەی متەڕەدیدا لە نەتیجەی ئەو شەڕە ناتوانێت زیاتر بچێت ئەو ڕەنگە ببێتە شکستێکی گەورە بۆ ئۆردوغان لە ئینتیخاباتی 2019 و هەروەها شکستێکی گەورەش کە زوعفی تورکیا پیشانەدات ئەو زوعفەش لەوە پیشانەدات کە نەتوانێت هێزێکی وەکو پەیەدا تێک بشێنێ ئەوەش خۆشحالیە بۆ مەسەلەی کورد کە دەتوانێت ئیرادێک دروست بە ئەو ئیرادە ئیسپات وجودی خۆی بکات بتوانێت گەورەترین هێز بشێنێت و هیوادارم هەمومان هەموو هێزە سیاسیەکان و هەموو گەلی کورد بێنە سەر پێ بۆ پشتگیری لە عەفرین ئەوجا بە مالی بێت بە ڕێپێوان بێت بە هەر شتێک بێت عیب بوو بۆ ئێمە ئێمڕۆکە کۆکگرتبوونەوە هەبووە لە هەولێر 50 کەسی لێ بووە ئەوە چێە ئەو ئیرادەی ئەو گەلی لێرە تێک شکاندووە ئەو هێزانە دەبێت بەڕاستی تێک بشێن بە هەموو جۆرێک لەبەرەوەی ئەو هێزانە کە ئیرادەی کوردیان تێکشکاندنا ئەو هێزانە مایە شەرمەزارینە ئەگە یەکێتی نەتەوەییمان هەبایە ئێمڕۆکە لە عەفرین نەیدەتوانی تورکیا بەو شێوە بێتە پێشەوە بێتە هجومی عەفرین بکە ئێمە لە کەینێکەوە باسیەوەمان دەکرد کە یەکێتی نەتەوەیی پێویستیەکی حیاتیە بۆ گەلی کورد بەڵام هێزە سیاسیەکانی کورد زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد کیانی چاودێری سیاسی لە سوودەکانمان لە شاری هەولێرەوە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە زۆر سپاس.